بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆژ بابەتەکانی مۆندیالی لای ئێمە سەرنجڕاکێش و پڕ بە پێز دەبێت. تانگۆ ئەمڕۆ تاقیکردنەوەی هەیە و کۆلۆمبیاش تاقیکردنەوەی خۆی ئەنجام دەدات. بابەتێک لەسەر هەڵبژاردەی ئەرژەنتین و بابەتێک لەسەر هەڵبژاردەی کۆلۆمبیا بۆی بەڕێز ئامادەکراوە و هەروەها سەبارەت بە یاریەکانی دیکەی مۆندیال کۆمەڵێک داتا و ئاماری تایبەتمانەیە کە قسەی لەسەر دەکەین. ئەوەی کە گرنگە بەرەیەکی مۆندیالی لە یارەکانی مۆندیالدا نەمان. خۆتان ئەزانن بەرەی تۆپی پێ بەشێکی دابەش بووە بە هەڵبژاردەی پورتوگال و هەڵبژاردەی بەرازیلەوە. لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێرە هەردوو هەڵبژاردەی بەرازیل و پورتوگال لە یارەکانی مۆندیالدا نەمان و هەردوو هەڵبژاردەکەش ماڵەوەیان لە مۆندیال کرد. بەڵام منەمەوێتیشک بخەمە سەر خاڵێک جیاواز لە ڕابردوو بۆ ئێستا لە بەشێک لە هاوڕێیانم لە تۆڕە کۆمەڵایەتەکان کاردانەوەیکی جوانی وەرزشیم بینی، ڕێزگرتن و احترامم بینی، لە کەدارکردنم نەبینی. بەڕاستی کۆمەڵێ هەڵوێستی جوان، کۆمەڵێ ڕەفتاری جوان، کۆمەڵێ بابەتی تایبەت کە پێکەوە لە کۆمەڵێ هاوڕێی ئەزیزم بینی وەکو کاردانەوەیەک بەرامبەر شکستی هەڵبژاردنانە ئەگەرچی نەشیان شاردەوە لەوەی چەند دڵخۆش بوون بەم شکستانە، بەڵام لەبەر خاتری هاوڕێکانیان کۆمەڵێ بابەت یعنی بە شێوەیەکی زۆر جوان لەسەری دوان کە بەڕاستی ئەمە شایانی ڕێز، ئەمە شایانی دەستخۆشیە کە یعنی دیوی سیرکردنی تۆپی پێش بگاتە سەر و دۆخەی کە بەم جوانیە لە تۆپی پێ بڕوانین. ئەمە بۆ من مایگرین بوو کە حەزم کرۆک و خاڵێک ئاماژەی پێبە. بابەتەکانی ئەمڕۆم باس دەکەم. ئەمڕۆ لە مۆندیال شوێمە باسی چی دەکەین؟ کۆتایی هات، دۆن و یاریکردنی لە مۆندیال کۆتایی هات. پاش 6 مۆندیال کۆتا داتاوە مارەکانی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە مێژووی مۆندیالدا وەردەگرین. بابەتێکی دیکەمان ئیسپانیەکان بە ژمارەیەکی تۆقێنەرەوە دەچنە قۆناغی داتوە، گەرچی هێشتام هەڵبژاردەی زۆر ستایش ناکرێت، بەڵام ژمارەکانیان تۆقێنەرە. چیرۆک و پشکنینی و دوورخستنەوەی دیۆگۆ ئۆرماندۆ مارادۆنا لە مۆندیالی ساڵی 1994. ئەمریکا ماڵاوی لە مۆندیال کرد. ترەمپ و ئەمریکا لە بەردەم جیهاندا شەرمەزار بوون سەر لە بەیانی ئەمڕۆ. ئیسکۆبار قوربانی قوماری مافیاکانی وڵاتی کۆلۆمبیا و تۆپی یاری کۆتایی مۆندیال و دیزاینێکی جیاوازە کە دەچینە سەر تۆپی یاری کۆتایی مۆندیال و پێکەوە قسێکی تاوی لەسەر دەکەین بزانین جیاوازی ئەم تۆپە لە چیدا دەردەکەوێت و جیاوازانە چیە کە بۆ ئەم تۆپە کراوە لە مۆندیالی ئەم ساڵە. بەرحاڵ بابەتەکانم دەست پێگەم دەچمە لە یاریەکانی دوێنێ. ئاگادارن دوێنێ دوو یاری بەڕێوە چووە. ئێمە باس لە ئەنجام و بارودۆخی یارەکانی دوێنێ دەکەین. سەرەتای یارەکان لە کاتژمێر دەی شەو بەڕێوە چوو. هەڵبژاردەی ئیسپانیا با تاکە گۆڵێکی میکێل مۆرینۆ کە لە خوڵێکی 90 تۆماری کرد لە یاریکی زۆر سادە، لە یاریکی زۆر سارد و سڕ، زۆر بێ چێش، زۆر بێ فورسە، دوو هەڵبژاردەی پڕحەزەر. بەڵام لە کۆتایەکاندا دیلافیۆنتی بە گۆڕانکارەکانی توانی ڕێگەی سەرکەوتن بۆ ئیسپانیا بدۆزێتەوە بە گۆڵێکی میکێل میرینۆ کە لە خوڵێکی 90 تۆماری کرد، توانی سەرکەوتن بەسەر پورتوگالدا تۆمار بکە و گەشتن بە قۆناغی چارێکی کۆتایی مۆندیال مسۆگەر بکات. هەڵبژاردەی بەلجیکا بەبوونی کاردانەوەیکی زۆر بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە ئەمریکای میوانداری پاڵەوانێتەکەی بردەوە و هەر سێ میواندارەکەی پاڵەوانەتی مۆندیال کەنەدا، مەکسیک، ئەمریکا بە دوای یەکدا لە قۆناغی 16 مۆندیالیدا ماڵەوەیان کرد. ئەم شەو کۆتایی بە یارەکانی قۆناغی 16 دوو یاری بەڕێوە چێ. با بزانین یارەکانی ئەم شەومان چین کە بەڕێوە دەچن. یارەکانی ئەم شەو کە کاتژمێر 7 هەڵبژاردەی ئەرژەنتین پاڵەوانی جیهان و مۆندیال لە یاریکی تایبەتدا ڕوبەڕووی هەڵبژاردەی میسر دەبێتەوە و لە کاتژمێر 11 کۆلۆمبیا و هەڵبژاردەی سویسرا بەیەک دەگەن کە ئەمانش دوو یاری تایبەتن و شاڵام شەویش گفتوگۆی دەرەوەی یاریگا لە کاتژمێر 10 تەواو پێشکەشدا نەکرێت و تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر کۆتایەتنی یاخود دەرکرانی ئەمریکا و هەروە کۆتایەتن و دەرەنجامەکانی یاری نێوان ئەرجەنتین و میسر و هەروە دواتریش بەڕێوەچوونی یاری کۆلۆمبیا و سویسرا کە دەبێتە کۆتا یاری قۆناغی 16 مۆندیالی. شەوی ڕابردوو کریستیانۆ ڕۆناڵدۆ ماڵاوی لە مۆندیال کرد. کریستیانۆ یەکێک لە هەرە گەورەترین یاریزانەکانی تۆپی پێ
و هەروایە یەکێکە لەو یاریزانەی کە خاوەنی زۆرترین هەندەرە لە تۆپی پێ و یەکێکە لەو یاریزانانەی کە جەمسەرێکی تۆپی پێ. کریستیانۆ ڕۆناڵدۆیە کە هاندەرێکی زۆری بۆ وڵاتی پرتوگال کۆ کردەوە، چونکە ئێمە دەزانین پرتوگال پێش ڕۆناڵدۆ چی بووە و پرتوگال دوای ڕۆناڵدۆ چۆن بوون بە هاندەر. ئەوەی هاندەری پرتوگال بۆی تەشجیعی پرتوگال کردووە لەبەر ڕۆناڵدۆ بووە و ئەوەشی کە ڕقی لە پرتوگال بوو و حەزی بە شکستی پرتوگال بووە هەر بە هەمان شێوە لەبەر ڕۆناڵدۆ بووە. لەبەرەوە پاش 6 مۆندیال بەشداریکردن ئامار و داتاکانی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە پاڵەوانتی مۆندیالدا دەخینە ڕوو. کۆتا ئامارەکانی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە مێژووی مۆندیالدا کریستیانۆ ڕۆناڵدۆ لە هەمووتان ئاشکرا بەشداری 6 مۆندیالی کردووە، مۆندیالی 2006 2010 14 18 22 26 بە کۆی گشتی 27 یاری لە کۆی گشتی مۆندیالەکاندا ئەنجام داوە، 2150 خولەک یاری کردووە، توانیوێتی 11 گۆڵ تۆمار بکات و 2 ئەسیستیشیە بووە و باشترین ئەنجام کە لە مۆندیالەکاندا دەستەبەری کردووە کریستیانۆ ڕۆناڵدۆ گرتنی پلەی چوارەم بۆ لە مۆندیالی 2006 کە لە یاری پێش کۆتایی بەرامبەر بە فەڕەنسا دۆڕان و لە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەمیش بەرامبەر بە ئەڵمانیا دۆڕان. ئەمە باشترین ئەنجامی پرتوگال و باشترین ئەنجامی کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ لە مۆندیالەکاندا لەگەڵ پرتوگال. بۆیە چیدی یاریکردنی ڕۆناڵدۆ لە مۆندیالدا بە کۆتات ڕۆناڵدۆ بەم داتاو ئامارەوە مۆندیالی بەجێشت کە ڕەنگە لە چاو کۆمەڵە یاریزانی ترام داتاو ئامارانە زۆر خراپن، بەڵام بە وڵاتی چۆک و پرتوگال ڕۆناڵدۆ لە سەر و هەڵبژاردەی پرتوگال دەمێنێتەوە، لە سەر و ناوەکانی وڵاتی پرتوگال دەمێنێتەوە، گەورەی پرتوگالە، سەروەری پرتوگالە، لەبەرەوەی ئێستا خۆی خاوەنی هەموو داتاو ئامارەکانی وڵاتی پرتوگالە و ئەو هاندەرانەشی کە بە جۆرێ لە جۆرەکان شوێن پرتوگال کەوتون یاخود بابەتی ڕۆناڵدۆ دڵنیاین لەوەی کە ئەمانە هاندەری ڕۆناڵدۆن. پرتوگال وڵاتێکە بە ڕۆناڵدۆوە هاندەری هەبوو، بێ ڕۆناڵدۆ دەبێت چاوەڕێ بیمزای هاندەری پرتوگال دەمێنێتەوە یاخود نا، بەڵام بەرحاڵ ئەوەی کە بوو بە ڕۆناڵدۆ بەم داتاو ئامارەوە مۆندیالی بەجێش کە داتاو ئامارێکی خراپ بوو، جیاوازە لەو ڕیکۆرد و داتاو ئامارانەی کە بۆ ڕۆناڵدۆ هەیە لە کۆی گشتی پاڵاوانتەکانی دیکە. وەکاری دەرکرانی پرتوگال و جێرمە و کێشەی کە هەیە و ئەمە کە هەیە ئەمە بابەتێکە زۆر هەڵەگرێ. شتەکان لە پرتوگالە زۆر ڕوونواشکران، ئەم تیپۆک و کواڵیتی و تاکی یاریزانی بێزیە، بەڵام هەم لە بەڕێوەبردننی کێشەیە هەم لە تەعاملکردنی یاریزانەکان پێکەوە کێشەیە. بۆیە یعنی کێشەکەی ئەوە نییە کە لێرە ئاوە بەم جۆرە باسیگەین، بەڵام ڕۆناڵدۆ بەم داتاو ئامارانەوە ماڵاوایی لە یارەکانی مۆندیال کرد بە شێوەیەکی کۆتایی. هەڵبژاردە براوەکەی سەر پرتوگال کە چێ هەڵبژاردەی ئیسپانیا. طبعاً بالای هەمووتان ئاشکرا بێ ئیسپانیا تاوەکو ئێستا ئەو ئاستەی پیشان نەیاوە کە ئیسپانیا خۆی پێناسراوە. ئیسپانیا هەڵبژاردەیەکە کە خۆیان تۆتالی یاخود پۆزیشنال پلی یاری دەکەن و لە کاتی یێرشەکانە تێکەڵی یاریکردن تێکەڵ بە شێوازی یاریکردنی خۆیانەکەن و تیپێکی تۆقێنەرن لە دروستکردنی هێرشەکانە. بەڵام تاوەکو ئێستا ئیسپانیا لەم مۆندیالەدا 5 یاری ئەنجام داوە، هیچ یاریەکیان ئیسپانیای سروشتی نەبووە. ئەو ئیسپانیایان نەبووە کە لە ماوەی ڕابردوودا هەبووە، بەڵام لەگەڵ یاریشی واقعیەکە و توانیوێتی ڕێگەی سەرکەوتنی خۆی بدۆزێتەوە لای یاریەکە جگە لە یاری کاپڤێردی. ئەمەش بۆ تیپەکە گرنگە، واتە ئیسپانیا لەم مۆندیالەدا تاوەکو ئێستا بە ناوی ئیسپانیاوە لە مۆندیالدا دەرنەکەوتەوە، بەڵکو بە شێوازێکی مامەڵەی تەندروست لە مۆندیالدا دەرکەوت. ئەگەر بیرتان بێت من پێم وتم لە ساڵی 2010 ئیسپانیا نەیتوانێت بە ستایل و کواڵیتی خۆی مۆندیال بێتەوە، چونکە مۆندیال خۆگونجاندن و خۆ دروستکردنی لەگەڵ کەشێکی جیاوازە. ئیلا ئەبێت تۆ بە دۆخی تر ئامادە بی، ئیلا تۆ دەبێت شێواز و پلانێکی تایبەت مامەڵە بکەی لە مۆندیالە بۆی بتوانانی سەرکەوتنەکانی تا دەستە بەرکەی. ئەوە تا خودی ئیسپانیا کە تاکە هەڵبژاردەیە ستایلی یاریکردنی دیاریکراوە، کە تاکە هەڵبژاردەیە هەموو شتێکی یاریکردنی زانراوە، کە تاکە هەڵبژاردەیە شێواز یاریکردنی خۆی میشە بەسەر بەرامبەرەکانیان فەرز کردووە و تاکە هەڵبژاردەی لە کۆی گشتی یارەکانی تر بەردەوام تیپێک کە تەوقت دەدا و زۆرترین هێرش لەسەر دوستەکە، بەڵام لە مۆندیالە ئەمە تەطبیق ناکە. بۆ چونکە لە مۆندیالدا پلانی بیکەر بەرامبەری جێبەجێ بکرێت، شکستێکە بۆی قەرەبوو ناکرێتەوە. ئەوە تا دەبینین ئیسپانیاش لە مۆندیالدا بە جۆرێکی تر و بە شێوازێکی تر یاریەکە و بۆ پەڕی حەزەری شۆ لە ناو مۆندیالەکە دەردەکەێت. دەچمە سەر ئامارە مێژوویەکانی ئیسپانیا دیقەت بدەن سەری ئەم ئامارە بکەن کە هەڵبژاردەی ئیسپانیا 11هەمین بردنەوەی لە مۆندیالدا 1-0 تۆمار کرد.
کە ئیسپانیا ئەمە بۆ جاری شەشەمیشە دەگاتە چاریکی کۆتایی بەڵام ئیسپانیا چی کردو 11مین جارەبردنەوەی 1-0 تۆمارەکە سێ و ئامارە ئەمە کە بە شەرتی ئێمە لە سەردەمی نوێ لە سەدەی 21 بە ئیسپانیامان وتووە ئەو هەڵبژاردەی کە جوانترین تۆپی پێ پێشکەشەکە ئەو هەڵبژاردەی کە شێواز یاریکردنی خۆی بۆ کەس ناگۆڕێ ئەو هەڵبژاردەی کە ئوسلوب یاریکردنی خۆی بەسەرمانە فەرز دەکات بەڵام پاڵەوانێتیە فەرمیەکان دۆخێکی جیاواز زۆر دەکرێت ئەوەش داتاکێ بۆ شەشەم جار ئیسپانیا گەیشتە چارێکی کۆتایی و یەکەم جارە لە دوای ساڵی 2010 یعنی لە دوای 16 ساڵ ئیسپانیا لە دوای 2010 کە بوونەتە پاڵەوان ئیسپانیا چارێکی کۆتایی نەبینیوەتەوە لەگەڵ دیلافۆنتی جارێکترم تیپە گەیشتەوە چارێکی کۆتایی مۆندیال و بۆ یەکەم جارە لە دوای 2010 و لە دوو یاری لە سەر یەکدا بە هەمان پێگاتەوە یاری بکات لە مۆندیال 2006 لە هیچ یاریکی قۆناغی دەرکران لە کاتی یاساییدا نەدۆڕاوە ئیسپانیا دوای ئەوەی کە لە بەرامبەر فەڕەنسا 3-1 لەو یاریە ڕوبەڕووی دۆڕان هاتەوە لە مۆندیالی 2006 شەوانێت تێبگەن لەو داتەیە وەکو خۆی لە قۆناغی دەرکراندا ئیسپانیا هیچ یاریکی لە کاتی یاساییدا نەدۆڕانەوە گرافیکەکانی دیکە ئیسپانیا بەمە بوو بە ڕیکۆردێک 35 یاری لەسەر یەک نەدۆڕاوە لە ڕقەمەکەی ئیتالیا و ئەرژەنتین تاوە نزیک بوو ئیسپانیا 35 یاریە لەسەر یەک تووشی شکست ناتۆ یەکەم تیپ لە مێژوودا لە 6 یاری لەسەرێکی مۆندیال گۆڵی لێ نەکرابێت لە 5 یاری 2026 و 1 یاری لە مۆندیال 2022 یەکەم تیپە لە مێژووی مۆندیالیدا کە 6 یاری لەسەرێکی مۆندیالی گۆڵی لێ نەکراوە چۆن کۆتا یاری مۆندیالی 2022 بەرامبەر بە هەڵبژاردەی مەغریب یاری کرد 120 خولەک یاری کرد هیچ بەیج بوونیارەکە لەم مۆندیالەدا یەکەم یاری بەرامبەر بە کاپڤێردی بۆ دووەم یاری بەرامبەر بە سعودیە بۆ سێم یاری بەرامبەر بە ئۆروگوای بۆ چوارەم یاری بەرامبەر نەمسا بۆ یاریش بەرامبەر بە پورتوگال بووە ئیسپانیا ئەم 5 یاریە و یاری ڕابردوو 6 یاریە کلینشیتی کردووە ئەمە ڕیکۆردێکی تایبەت بە ئیسپانیا کە ئەمە پێشتر ئەمە چیمان هەبووە ئیتالیامان هەبووە کە لە 5 یاریەکەمی مۆندیالدا هیچ گۆڵێکی لێ تۆمار نەکراوە لە ساڵی 1990 گرافیکی دواتر ماوەی 609 خولەکە لە مۆندیالدا هیچ کەسێ گۆڵی لە ئۆنای سیمۆن نەکردو ئۆنای سیمۆن لە پەنارتیاتەکەی مەغریبەوە لە گۆڵەکەی ئەشرەف حەکیمیەوانێ کە لی کراوە کە ئەوەش لە زمنی گۆڵی یاریان نییە تۆڕی گۆڵەکەی نەهێژێنراوە لە ئیسپانیا لە مۆندیالدا و تاکە گۆڵپارێزە کە لە مۆندیالی 2026 کە ڕێژەی گەڕانەوەی تۆپەکانی لە 100% بێ چونکە بۆ چەند تۆپ ناو گۆڵی گرتوم تۆپەکانی جێڕاوەتەوانێ ناو گۆڵ تۆپ کە یا بەستونە ئەسا خەڵگەڵێڵێ کاکەوە یاوێتی بە شیشە خۆ ناو گۆڵە بەڵام ئەم نەیگەڕێن نە تۆپی ستون بە ناوگۆڵ حسێب ناکرێت تۆپی ناوگۆڵ ئەو تۆپەیە کە لە خوار ستونەوە یعنی یەتە خوار ستونەکەوانێ ئەو چوارچێوەیە کە بێتە ناو گۆڵەکەی ناستون بە ناوگۆڵ حسێب ناوێ هەتا لە کاتی شوت لێدانش بۆ گۆڵ کاتێ سەیری داتا ئامارەکانی ژەکەی تۆپی ستونی گۆڵ پێی ناوتێت شوت ئۆن تارگێت یعنی گۆڵێک تۆپێک نییە لە ناو گۆڵەکە ئاراستی ناو گۆڵەکە کرابێ بەڵکو تەنها لێدان وەک بە لێدانێک بۆ گۆڵ بۆ حسێبەکرێت ئەمە تایبەتە بە ئۆنای سیمۆن لەم مۆندیالەدا لە کوی ئەم چەند یاریە 6 لێدانی لێدراوە بۆ گۆڵ هەر 6 لێدانەکەی جێڕاوەتەوە میگێل مۆرینۆ تەواوە با بچینە سەر گرافیکی دواتر میکێل مۆرینۆ و ئیسپانیا میرینۆ بوو بە 5ەم یاریزانی جیاوازی ئەرسناڵ لە مۆندیالی 2026 دا گۆڵ تۆمار کرد ئەمە گەورەترین ژمارەی یاریزانانی یەکیانەیە کە لە یەک خولدا گۆڵ بکرد طبعا ئارسناڵ 5 یاریزانی جیاوازی لە مۆندیالدا گۆڵی تۆمار کردووە کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە و گەورەترین ژمارە یاریزانانی یەکیانەیە کە لە یەک پاڵەوانەتی مۆندیالیدا گۆڵ تۆمار بکەن کە ئەمەش چییە؟ ئەمەش تایبەت بوو بە ئیسپانیا و بە مۆندیال و تایبەت بوو بۆ ئامارانەی کە بەدەست هاتن وەکە مشتان ئاشکرایە میکێل میرینۆ ئەو یاریزانی تایبەتی ڕیال سۆسیدادە کە هەمیشە فریادڕەسێکی جیاوازە و شێوازی یاریکردنی ستایلێکی تایبەتمەند بەخۆی هەیە یەکێکە لە یاریزانەکانی ناوەند بەڵام خەسڵەتێکی زۆر بەهێزی لە وەرگرتنی نۆی فۆڵسا هەیە واتە ژمارە نۆی وەهمی و هەروەها یاریزانێکە کە لە هەر لە ناوەند دەوانێت بە شێوەی هێرشبەرێکی ڕاستەقینە خۆی دەدزێتەوە لە نێو بەرگریکاراندا بۆ تۆمارکردنی گۆڵ و لە بەرامبەر گۆڵشدا یاریزانێکی تۆقێنەرە کە وەک نوێیەکی تەواو دەردەکەێت وەکو نوێیەکی قەناز دەردەکەێت ئەمانە
هەمووی کۆمەڵێک تایبەتمەندی گەورەیە تەنها لە خودی میکێل میرینۆدا هەیە کە بەردەوامەمانە تەطبیقکەوە تەنانەت لە ئەرسیناڵی شامی تەطبیق کردووە لە ڕێال سۆسیداد ژۆختی ڕابردۆمی تەطبیق کردووە و هەمیشەش یەکێک بووە لە چەکە کاریگەرەکانی جۆزە دیلافیۆنتی وەکو گەربش زانن میرینۆ لە مانگی 2 تووشی پێکانێکی قورزات کە مەترسی لەسەر مۆندیالەکەی هەبوو لە کۆتایی مانگی 5 گەڕایەوە بۆ یاریکردن بەڵام دیلافیۆنتی سوور بوو لەسەرەوەی کەم چەکە کاریگەری لەگەڵ خۆیان بەرێتە مۆندیالەوە بەشداری بکات. بابەتێکمان هەیە هەمووتان دەیزان و هەمووتان ڕووداوەکەی دەزان بەزەم ڕۆ ئەرجەنتین یاری هەیە شتێک سەربارەی دەربارەی ئەفسانەی دیاری ئەرژەنتینی و هەروەها یەکێک لە هەرە یاریزانەکانی سەدەی ڕابردووی ئەرژەنتینی کە دیێگۆ ئەرماندۆ مارادۆنا کە لە ساڵی 2020 کۆچی دوایی کرد باز دەکەین کە نەحەقیەکی گەورەی بەرامبەر باڵبژاردەی ئەرژەنتین کراوە. یعنی ئێستا زۆر کەس هەیە من زۆر بە وازەحی ئەم قسەیە بکەم زۆر گلەی هەیە بەرامبەر بە ئەرجەنتین بۆی کە بڵێن لە ساڵی 2022 وەڵەن چاوپۆشی لە ئەرجەنتین کراوە. زۆر کادەمە هەیە بەڵام تۆ نابێەوەش لە یادکەی کە لە ماوەی ڕابردوو چی بەرامبەر ئەرجەنتین کراوە چی بەرامبەر ئەرجەنتین کراوە لە مۆندیالەکان تاریخیەکانە ئێستاشی لەسەر بێ ڕاستە مارادۆنا گۆڵی دەستیە ڕاستە مارادۆنا یعنی کۆمەڵی ئەم بابەتانەیە ڕاستە هەفتاوەش ئەمە هەیە بەڵام لەگەڵیشا لایەنە خراپەکەش هەیە تۆ بێ بزانی ئێستش لە مۆندیالی ساڵی 1990ەوە ئەڵێنە و لێدانە سزایی یاری کۆتایی بە پێی تەحلیلەکان ئەڵێن ئەمە لێدانی سزانە بۆ ژمارکراوە ساڵی 94 ناحەقێکی گەورە بەرامبەر بە مارادۆنا کراوە بە زۆر بەشداری مۆندیالەکەی پێکراوە لە ناو مۆندیالەکان ناقی پێکراوە ساڵی 98 خۆتان ڕووداوەکانی هۆڵندا دەزانن ساڵی 2002 پەنالتیەکەی ئینگلتەرا بووی دروست بوو لەسەر ئەرژەنتین یعنی ئاوا بەسەری ئابڕۆ ساڵی 2014 لە یارینیاکە بەرامبەر بە هەڵبژاردەی ئەڵمانیا لێدانەکەی هویدس یعنی ئێمە ئەم شتانە باڵانس یعنی قەت مەیە شتێک لە شوێنێکا گەورە بکەی تاوای بکەی مێژووی ئەم هەڵبژاردە یا مێژووی ئەم وڵاتە میشە ئەم وڵاتانە لە بەشێکی مۆندیالەکانە زانیان بەرکەوتووە ئەکرێت لە بەشێکی مۆندیالەکانیشا کۆمەڵێک بڕیار هەبێت کە سوودیان پێ بگێنی و ناکرێت تۆ بێڕێزی بە مێژووی ئەم هەڵبژاردەیە بکەی کە یعنی ئەسە بۆ نمونە گە ڕووداوی نەوەگەڕێتەوە ئەرژەنتین 86ەوەی لەسەر یەکە برد و 94 باشترین پێگاتە ڕوێمەی بەرامبەر کرا دوور نەبوونەوە 4 بەرێ ئەی تۆ لە بەرامبەر ئەمانەیە چیڵێ ئەی 2014 بە نمونە بۆ نمونە دقی 14 گەر هویدی ستارت کرێ ڕەنگە ئەرژەنتین مۆندیال 2014 بەرێ ئەها ئەم ڕووداوانە شەر هەیە لە تۆپی پێ بۆیە هەوڵ بن هەمیشە شتەکان باسای وەربین بەرحاڵ چیرۆکی مارادۆنامانەیە لە مۆندیالی ساڵی 1994 ئەرجەنتین لە پاڵاوتنەکان بارودۆخێکی زۆر خراپ بوو خۆتان زان مارادۆنا لەو کاتەیە تووشی ئالوودەبوون و ئەو ماددە بەکارهێنان مشتە بوو زۆر لە یاریوشت دوورکەوت بووانێ کە مۆندیالی 1994 بۆ دیێگۆ مارادۆنا زۆر کورد بوو بەڵام پڕ بوو لە دراما و تەنیا لە دوو یاریدا بەشداری کرد و کۆی خولەکانی یاریکردنی گەیشتە 173 خولەک بەڵام دەرەنجامەکەی بۆ تا لە یادەوەری دامایەوە بەرامبەر کۆلۆمبیا ئەرژەنتین 5-0 لە بۆینس ئایرس دۆڕا بوو کە دواتر گەڕانەوەی فریادرەس بۆ ڕزگارکردنی نیشتیمان پێش مۆندیال ئەرژەنتین لە باردۆخێکی کارەساتبار بوو بە تایبەت دوای دۆڕانە مێژوویەکەی بەرامبەر بە کۆلۆمبیا کە هەموو ئەرژەنتین داوایان لە دیۆگۆ دەگەر بگەڕێتەوە هەڵبژاردەکە مارادۆنا و کاتە لە ژێر سزای مادەی هۆشبەردا بوو وەک فریشتەیە گەڕای و لە یاری پاشکۆ بەرامبەر بە ئوسترالیا ئەرژەنتینی گەیاندە مۆندیال واتە ساڵی 1994 ئەرژەنتین کە یاری کۆتایی مۆندیالی 1990 کردبوو بەس لەبەروی مارادۆنا لێدابڕابوو ئەرجەنتین لە پاڵاوتنەکانە وەسعی ئەو نەخراب بوو گەیشتە قۆناغی پاشکۆ قورسایی مارادۆنا ئەرژەنتینە کە مۆندیالی 86 بردۆتەوە 1990 یاری کۆتایی کردووە کە یەکویچ بە ئەڵمانیا دۆڕاوە بۆ مۆندیالی 94 گەیشتە قۆناغی پاشکۆ لەبەروی مارادۆنا عقوبە بوو بەوەی مادەی هۆڕژبەر وەم بابەتانەوە بەڵام ئەو لە یاری پاشکۆ گەڕای بەرامبەر بە ئوسترالیا و کە هەموو فشارەکانی لەسەر ئەرجەنتین لابرد و بە کۆی مارادۆنا گەڕای بەشداری لە یاری پاشکۆ بەرامبەر بە ئوسترالیا کرد بە کۆی هەردوو یاری دوو بە یەک ئەرجەنتین بردیە و گەشتنی بە یارەکانی مۆندیال مسۆگەر کرد گرافیکی دواتر طبعا دوای ئەمە کێشەی بارودۆخی مارادۆنا هەر تەواو چارەسەر نەبوو ئەمریکا و فیفا پێویستێکی زۆریان بە ناوێکی گەورە بوو لەژێر ناوی مارادۆنا طبعا بابەتی ئەوەی کە لە پاشکۆشان ڕێگەر بە مارادۆنا بەشداریکە بۆ بوو کە ناوی مارادۆنا ئەو کاتل لە قورسایی تۆپی پێیان ناوێکی زۆر گەورە بوو یعنی چۆن ئێستێ مەناوی میسی و ڕۆناڵدۆ ێنین ترێندێکی گەورەی لە جیاندا و هەمووان دەیناسن
مارادۆناش بۆ کاتی تۆپی پێل ئاوە ناوی هێنداوە، یعنی ڕاست یاریزانی ترە بۆ ڕۆماریۆ بۆ باجیۆ بۆ یان کرویف بۆ ڤان باستنە بۆ، بەڵام هیچ ناوێک لە ناوی مارادۆنا گەورەتر نەبوو، هیچ ناوێک لە ناوی مارادۆنا گەورەتر نەبوو. بۆی ئەمریکا و فیفا پێویستێکی زۆریان بە ناوی گەورە بووە، وەرداوە لە ئەرجەنتین کرا کە مارادۆنا بانگێشتکە. لەم بابەتەیە چی ئەڵێت؟ ئەڵێ مارادۆنا ئەڵێ ڕێگەیان پێدام مادەی ئێفیدرین بەکاربێن و پشکنینم بۆ نەکەن. ئەم مادەیە لەژێر ڕەزامەندی فیفا کە مادەیەکی ڕێخستنەوەی تواناتە و ڕێخستنەوەی جەستەیە، تاوان وەکو مادەی وزەبەخش ناوی دێنێت، بەڵام کۆمەڵێ مادەمان هەیە ڕێپێدراوە لە ڕووی لانی تەندروستی و لە ڕووی فیفاوە کە تۆ ئەم مادەیە بەکاربێنی. ئەم مادەی ڕێگەیان پێداوە بەکاری بێن، پرسی بە فیفا کردو، پێشتر ڕاوێژی پێکراوە، ڕەزامەندی لەسەر دراوە. بۆیە بەشداریکردنی مارادۆنا لە مۆندیالی 1994 یاریگاکانی هەژاند کە سحری یۆنان و هاواری لە یەکەم یاری مۆندیالدا بەرامبەر یۆنان، مارادۆنا گۆڵێکی ناوەزەی تۆمار کرد. ساتی ئاهەنگگێڕانەکەی ڕای کرد بەرەو کامێرە و بە چاوێکی زەق و دەمێکی کراوە هاواری دەکرد وەک تابلۆیەکی سێڕاندی هاواری ئێدوارد مۆنچیلیات. ئەو دیمەنە بووە یەکێک لە ئایکۆنێکی وێنەکانی مێژووی دایکی نووسەری وتارەکە لەو کاتە داوتبووی ئەگەرم پیاوە مادەیەک بەکارنێنێت ئەوە جێگەی سەرسوورمانە، چونکە ئەم وێنەیە بۆ کێشە بۆ مارادۆنا. گرافیکی دواتر کە هەر لەسەر مارادۆنایە، طبعاً وەکوتمان بەشداریکردنی مارادۆنا یاریگاکانی پڕ کرد. لە یاری دووەم بەرامبەر بە نەیجیریا پەرستارێک دەستی مارادۆنا دەگرێت بۆ پشکنین. 4 ڕۆژ دواتر ئەنجامی پشکنینەکان بۆ مادەی ئێفدرین پۆزەتیڤ دەبێت کە چییە؟ ئەمە بابەتەکە چۆنە کە لاری نێجیریا کاتە دەستی مارادۆنا دەگرن 4 ڕۆژ دواتر لە 29 حوزەرەیاندا 3 پلاتە ڕایگەیان کە ئەنجامی پشکنینەکەی مارادۆنا بۆ مادەی ئێفدرین پۆزەتیڤ وە. مارادۆنا دەست بەچێ سزا درا و لە مۆندیال دوور خرا و ئەو بەگریانەوە وتی ئەوان قاچەکانیان بڕیم، چونکە ئەم لە ژێر ڕەزامەندی فیفا و لە ژێر ڕەزامەندی وڵاتی ئەمریکام دەرمانەی بەکارهێنا، ئەوە نەبوو دەرمانێکی سربەخۆ بەکاربێنێ، بەڵام ئەوان بەو جۆرەیان لێ کرد. گرافیکی دواتر طبعا دوای ڕۆشتنی مارادۆنا، دوای سزادانەکە ئەرجەنتین دو یاری دواتری بە بولگاریا و ڕۆمانیا دۆڕان، چونکە ئەرجەنتین قورسایی ئەرجەنتین بۆیە ئەنی هاوڕێیانی زیزم جامێکی جیانی لە تۆپی پیا بە ناوی یەک یاریزان ناسراوە. تا ئێستا لە تەواوی تۆپی پێ هەموو جامانەی کراوە. پێلێ 3 مۆندیالی نەبردووە، 50 بردووە، 62 بردووە، 70 بردووە. مەسی مۆندیالی بردووە، زیدان مۆندیالی بردووە، ڕۆناڵدۆی بەرازیل مۆندیالی بردووە، سۆر یاریزانمە فرانس پیکن پاوەر مۆندیالی بردووە، پاولۆ ڕۆسی مۆندیالی بردووە، هەموو یاریزان ئەم یاریزان هەمووی مۆندیالیان بردووە. لە تۆپی پێیا بە پێی گێڕانەوە مێژوویەکان یەک مۆندیال هێناوی بە یاریزانەکەوەی، ئەویش مۆندیالی ساڵی 1966 مەکسیکە کە بە ناوی مارادۆناوە. یعنی ڕێگەم خەسڵەتە مۆندیالە ناوی مارادۆنای لێناوە. بۆیە یعنی قورسایی مارادۆنا ئەوەندە زۆر بووە. دوای سزادانەکە ئەرجەنتین دو یاری دواتری بە هەر یەکە لە هەڵبژاردەکانی بولگاریا و ڕۆمانیا دۆڕان و ئەرجەنتین لە قۆناغی کۆمەڵەکان کرایە دەرانێ. مارادۆنا لەو مۆندیالە 173 خولەک یاری کرد. دوای ئەو یاریەوە یاریزان درێسی ئەرجەنتینی نەپۆشیەوانەیە کە ئەمەش ئەرجەنتینی کردە جەستەیەکی بێڕۆح و مارادۆنا هەمیشە یاریزانە بوو کە گیانی دابش کرد بوو لە پێناو خۆشەویستی و ڕێکدا. بۆ منداڵێکی وەک نووسەر یە موتارە کە تەلیستی هاندەری باشترین یادگارەکانی منداڵی بۆ وەک کۆمنتار کلایف تاڵدێسڵی لە کۆتا چرگەکان یاری نێجیریا وتی سەیری مارادۆنا بکەن، کەس ناتوانێت تۆپەکەی لێ وەربگرێت، کەس ناتوانێت تۆپەکە لە مارادۆنا وەربگرێت، کە ئەمەش یعنی بابەتێکی سەرنجڕاکێشەوە. ئێستش لە کۆی گشتی دابڕانی مارادۆناش ئێستش زۆرێک لە ستایشەکان کە بۆ مارادۆنا یەتەوانێ لە تۆپی پێداڵێن کەس ناتوانێت وەکو مارادۆنا بێت. بوو چونکە بام نییە خەسڵەتی مارادۆناش کە من خۆم مارادۆنام نبینی و مارادۆنام لە کاتی وازێنانی بینیەوە، بەڵام ئەڵێن چی؟ ئەڵێن مارادۆنا هیچێک بۆ لەو یاریزانانەی هەمیشە وەکو جەنگاوەرێک دەرکەوتووە و شۆڕژگێڕێ بووە. بۆ نمونە هەرگیز مراعاتی فیفای نەکردووە، هەرگیز مڕازعاتی بەڕێبەرایەتی یانەکانی نەکردووە، هەرگیز مراعاتی یاریزانی بەرامبەری نەکردووە، بەڵکو کوڕێکی زۆر سەرڕاز بووە بە حکمی کەسێکی نزیکیش بووە لە چێ گیڤارا. یعنی باس لەوەکەن کە ئەو بابەتی تاتۆ ئەم شتانشی کە هەی بووە. هەمیشە مارادۆنا وەکو پاڵەوانێک، وەکو یعنی بۆ نمونە سەرۆک هۆزی جەنگاوەرانێک خۆی نیشانداوە.
و لە ناو یاریگاش هەمیشۆک و جەنگ مامەڵی کردو هەمیشە ڕکابەرەکانی ئیلا یا ئەوە تا ئەبێ تۆ مارادۆنا و زۆر زۆر خۆش بووێ یاوە تا ڕقت لە مارادۆنا بێ حەدی وەسەد بۆ مارادۆنا نەبووە چونکە مارادۆنا ڕکابەری هەمووان بووە و یاریزانێک بۆ هەموو ئەوانەی کە کردوێتی بە ڕقابەتی فیفاوە تا ئەو ڕۆژەی مردیش ئەو هەر ڕەتی فیفایە ئەوانێ ڕوبەڕووی فیفا بوانێ باسی گەندەڵەکانی فیفا نەکرد تەنانەت ساڵی 2010 باسی مۆندیالی 2026کە ئەوە نە شارەزا بۆ لە گەندەڵەکانە باسی مۆندیالی 2026کە کە لە چ دۆخێکی دابڕێوەچێ ئێستا لێدوانەکانی مارادۆنا لێنەوانێ کە ئەم چی و تۆ بەم جۆرە بۆیە دیۆگۆی مەزن لە مۆندیالی ساڵی 1994 ئەم خیانەتی لێکرا وەک سەباوەکەی خۆیەتی کە باس لەوە دەکات ئەوان لە ژێر ڕێنمایی ئەوان مادەکەی بەکارهێناوە ئەوان ضروری بەشداریکردنی ئەو بوون ئەوان تەکلیفیان لە ئیتیحادی ئەرجەنتینی کردو کە من بانگێشتکەن ئەوان یعنی هەموو داواکارەکانیان پێشکەش کردووە بەڵام دیارە گرۆندۆناش کە مارادۆنا هەر شەڕی بوو لەگەڵ گرۆندۆنایە کە خۆتانەزان ئەو سەرۆکیێکی تۆپی ئەرجەنتین لەوە چێ و ئاگای لە سیاسەتەکە بوو بێ ئەوان بەش بۆ ڕۆژداریکردن مارادۆنایان بردوێ و دواتر ئەم سیناریۆیان بۆ دانابێ بۆ مارادۆنا بۆیە مارادۆنا دەڵێت من هەر بە پێوە قاچەکانیان بڕیمانێ ناقیشی گەورەی بەرامبەر کراکە مەژێشێکە لە ڕووداوە مێژوویەکە بابەتێکی دیکەمان هەیە لە پاش یاری ئەمریکا و بەلجیکا ترامپ کارێکی کرد فشارێکی وای لەسەر ئەمریکا دروست کرد هەڵبژاردەکەی ماڵوێران کرد و لە بەرامبەر ڕۆحیەتێکی ئیجابی وای یا بە بەلجیکا کە هەڵبژاردەکەیان بێبەش کرد لە مۆندیال دەچینە سەر چی ترامپ و ئەمریکا لەبەردەم مۆندیالدا شەرمەزار بوو چۆن ئەوە بوو باڵگۆن کارتی سووری وەرگر لە یاریان لە یاری ڕابردویان بەرامبەر بە بۆسنە و لەسەر داوای ترامپ کارتە سوورەکە سڕای و باڵگۆن بەشداری کرد باڵگۆن لەم یاریەدا بە سەرکی بەرامبەر بە بەلجیکا یاری کرد کە ئەمریکا بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک ڕوبەڕووی شکستاتەوە دامارەکانی باڵگۆن لەم یاریەدا چی بوو طبعا 90 خولەک یاری کرد باڵگۆن هیچ گۆڵێکی تۆمار نەکرد هیچ ئەسیستێکی نەبوو و لە 150 پاسەکانیشی دروست بوو ئەمە ئامار و داتاکانی باڵگۆن بوو لەم یاریە ئەمە چیمان پێڵێ ئەم ڕووداوە ئەم ڕووداوە پێمان دەڵێت چی ئەم فشاری ئەمریکا دروستی کرد خۆتانزان پشتگیریکی گەورە بۆ بەلجیکا هاتاراوە پشتگیریکی گەورە لەلایەن یوفاوە پشتگیریکی گەورە لەلایەن ڕۆژنامە جیهانیەکانەوە پشتگیریکی گەورە لەلایەن ڕاگەاندنی ئیسپانیا و ینی هەموو ئەو ڕاگەاندانی تر کە قسەیان لەسەر مۆندیالە کرد هەمویان سەپۆرتی بەلجیکیان کرد لەوەی ناقێکی گەورەی بەرامبەر کراوە کە باڵگۆن بەشداری یاری کردو تەنانەت نابژیوانە ئوردنیەکەی کە دوێنێ یاری بەڕێوە برد بڕوا بکە لە حاڵەتەکانە زۆر تون بەرامبەر بە ئەمریکا ڕەفتارێک کرد ناڵێم ناقی بەرامبەر ئەمریکا کردووە زۆر تون بەرامبەر بە ئەمریکا ڕەفتارێک کرد لە بەرامبەردا نەرمتر لەگەڵ بەلجیکا ڕەفتار ئەینوان نەرمیەنوان ئەم هۆکارە ئەم دەستخستنە ناوەیە هۆکار بوو بۆی کە بەلجیکا وەکو زوڵم لێکراوێک بەشداریە یاریە بکە وەکو غەدر لێکراوێک بەشداریە یاریە بکە و باشترین یاری خۆی لە مۆندیالەیە پێشکەش کرد کە هیچ کە ئەگەر ڕەنگە ئەو کاردانە بۆ قەت بەلجیکا و تیپە نەبووە بگاتەم قۆناغە چونکە بەلجیکا تاوەکو ێسەیەکێک بۆ لە خراپترین و تیپانەی کە لە قۆناغی چاریکی کۆتایە بەڵام ئەم یاری ئەمریکا باشترین یاری خۆی پێشکەش کرد لە بەرامبەریشدا ئەم پەستان و ئەم فشارە چی بوو وای کرد لە هەڵبژاردەی ئەمریکا بە خراپترین دۆخۆ دەرکێت لە ژێر سترێسێکی زۆر لە زێر فشارێکی زۆر ئەمەش چییە ئەمەش تەداخولی سیاسیە کە سیاست وای لە ئەمریکا کرد بەو دۆخە بڕوا کە تێکەوتووە هەر لە یارەکانی دیکەی ئەمڕۆ بابەتێکی دیکەمەیە کە بۆتان باز دەکەم ئەویش بابەتی ئێسکۆبارە ئەندرێس ئێسکۆبار یاریزانەکە هەڵبژاردەی کۆلۆمبیا ئەمڕۆ دوامین یاری قۆناغی شانزەی مۆندیالی ڕوبەڕووبوونەوەی کۆلۆمبیا و سویسە کوشتنی ئێسکۆبار لە مۆندیالی ساڵی 1994 لە پاڵاوتنەکاندا کۆلۆمبیا سێکی ناوازی پێشکەش کرد و پاڵێورا بوو کەوکو پێشم وتن لە دوامین یاری پاڵاوتنیان بە 5 گۆڵی بێوەڵام لە ئەرجەنتینیان بردبەوە مافیاکانی کۆلۆمبیا پارەیەکی یەکجار زۆریان بۆ گرێوکردن لەسەر کۆلۆمبیا دانابێت طبعا خۆتان نەزان کۆلۆمبیا وڵاتێکە بە مافیا زۆر بەناوبانگە و هەروەها بە مادە هۆشبەرەکانەوە زۆر بەناوبانگە لە یاری دووەمی قۆناغی کۆمەڵەکاندا کۆلۆمبیا بەرامبەر بە ئەمریکا 2-1 دۆڕا کە لەم یارەدا ئیسکۆبار بە هەڵە گۆڵ یەکەمی لەسەر خۆیان تۆمار کرد لە سوودی ئەمریکا کۆلۆمبیا بە 3 خاڵەوە لە پلەی چوارەم ماڵاوی لەو مۆندیالەدا کرد کە ئیسکۆبار
کە هەر لەم یاریەدا کۆلۆمبیا وەکوتم بە یارەکەی بە ئەمریکا دۆڕان. گرافیکی دواتر لەسەر ئیسکۆبار طبعاً پاش گەڕانەوەیان بۆ کۆلۆمبیا ئیسکۆبار زۆر خۆشەویست بووە لە کۆلۆمبیا. ئیسکۆبار ئەندرێس ئیسکۆبار یاریزانێکی زۆر خۆشەویست بووە لە کۆلۆمبیا و وەکو یەکێک لە باشترین یاریزانەکانی کۆلۆمبیا باس کراوە. بەڵام ئەم هەستێکی نەتەواتی زۆریشە بۆ کە گەڕاوەتەوە بۆ کۆلۆمبیا ویستوتی داوای لێبوردن لە گەلەکەی کە و هەتا تەنانەت چواردەورەکەی ئاگاداریان کردوتەوە کە پاش بۆ گەڕانین بۆ میدلین ئیسکۆبار سەر ڕای هۆشداری هاوڕێکانی بڕیاری دابگەڕێتەوە بۆ وڵاتەکەی و دەویست ڕوبەڕووی جەماوەر بێتەوە و داوای لێبوردن بکات و لە وتارێکیشی دا بە ڕۆژنامەیەکی ناوخۆی نووسی بووی ژیان لێرە کۆتایی نایەت دەبێت بەردەوام بین. وەڕانەری کۆلۆمبیا ژماتۆنەرا لە ئیسکۆبار پاڕایەوە کە گەڕایە بۆ کۆلۆمبیا لە ماڵەوە نێتە دەرەوە چونکە خەڵکێکی زۆر پارەیان دۆڕاندووە لەسەر ئەم یاری و ژیانی ئەم لە مەترسیە بۆی ئەو یاری ئەمریکاوە کە هەموواندا ناو کۆلۆمبیا لە ئەمریکا بەرێتەوانێ قماریان کردووە لەسەری بۆیە کە ئەم گۆڵەکەی تر ئەم بەتاوانباردانەوە ئەگەرچی کۆلۆمبیا لەم یارە 2-1 دۆڕاوە ئەم یەکێک بۆ لە مسەبەکان بەڵامی تر ئەوان ئەمانیان وەکو دۆڕاوی سەرەکیدانوەکو هۆکاری دۆڕانەکاندانەوە بۆیە یعنی بەم جۆرە کە گەڕاوەتەوانێ هەر چەند ڕۆژداری پیراوەڕانێ ڕۆژداری پیا بەڵام ئەم بەگوێی کەسی نەکردووە. لە شەوی 2 تەموزی ساڵی 1994 تەنیا 10 ڕۆژ دوای گۆڵە هەڵەکە ئیسکۆبار لەگەڵ هاوڕێکانی لایەنێکی شەوانە بۆ لە شاری میدلین لەوێ لەلایەن سێ پیا و ژنێکەوە سوکایەتی پێکرا کاتێک ئیسکۆبار چۆن ئۆتۆمبیلەکەی بۆی بڕوات پیاوەکان دەوریان گرت و 12 فیشەکیان نا بە ئیسکۆبارەوە 12 فیشەکیان پیاوە ناکە. ئەمە لەسەر شەقامەکانی کۆلۆمبیا بووە و هۆمبەرتۆ کاسترۆ وەکو بگوشی سەرەکی ئیسکۆبار دەستگیر کرا کە ئەمە بەپی بەڵگەکان مافیاکان دەستیان لە کوشتنی دابووە چونکە پارێکی خیاڵیان دۆڕاندە بوو و لە مەراسیمی ناشتنیدا طبعاً هۆمبەرتۆ کاسترۆ کە دەستگیر کرا ئەم وەکو باندێکی مادەی ئۆشبەرۆمانە دەستگیر کراوە بڕیار درا بۆی کە بۆ ماوەیەکی زۆر زیندانی بکرێ بەڵام شتەکەوان نەمایەوە. دوای ماوەیەک ئازاد کراگەرچی ئازادکردنەکەی ناڕزایەتێکی زۆری لێکەوتەوە. لە مەراسیمی ناشتنەکەی ئیسکۆبارە 120,000 کەس بەشداریان لە مەراسیمی ناشتنی ئیسکۆباردا کرد. ئەو یاریزانە لە ناو خەڵکدا بە بەڕێزی تۆپی پێ The Gentleman Out Football ناسێنرا و بۆی ڕەوشتە بەرزەکەی کوشتنی ئەو بۆ هۆیەوەی چەندین یاریزانی تری کۆلۆمبی لە ترسی گیانی خۆیان واز لە هەڵبژاردنی نیشتیمانی بێنن لەو کاتەدا چونکە ئەمە کاردانەوەیکی خراپیە بوو. و لە کۆلۆمبیا بۆ مۆندیال 1994 هیگیتای گۆڵپارێزی بەناوبانگ بانگ نەکرد بۆ زان بۆ چونکە ئەویش لە سجن بوو پێش مۆندیال ئازادکرابوو مادەی یاریکردن نەبوو بەڵام لەسەر چی سجنکرابوو هیگیدا لەگەڵ گروپێکی مافیای دەستی تێکەڵ کرد بوو و کچێکی بەرپرسێکی وڵاتیان ڕفاند بوو. هیگیتا ئەو گۆڵچیە کە گەڕانەوە مێژوویەکەی هەیە کە تۆپەکە بە قاچی قاچی لە دواوە هەڵدەداتەوانێ ئەم گۆڵچەی کۆلۆمبیا بوو ئەویش بەشداری پێ نەکرا لە مۆندیالی 94 چونکە ئەمە کێشەکان بوو و ئیسکۆبار تاوەکو ئێستاش لەلایەن زۆرێکەوانێ بە شەهیدی یاری تۆپی پێ وەسف دەکرێت چونکە ئەوی بەرامبەری کرا ناحەقیکی گەورە بوو هەمیشە و هۆشدارێکی زۆریشی پێدرا بەڵام ئەم هەستێکی وان نیشتیمانی تێدا بوو لەوەی کە گەڕایە وڵاتەکەی و دەیویست لە بەرچاوی هەمووان و داوای لێبوردن کا بەڵام قبول نەکرا و کارەکەی خۆیان بردە سەر و ئیسکۆبار بووە قوربانی و ئەو کەسەشی کە گیرا لەسەری پاش 11 ساڵ لە زیندان ئازاد کرا گەڵچی گەلی کۆلۆمبیامی زۆر پێ ناخۆش بوو و دوای ئازادکردنەکەشی ناڕزایەکی زۆریان نیشاندا بەڵامی تر بەم جۆرە قوربانیەکەی ئیسکۆبار کۆتایی هات و چیرۆکەکەی ئیسکۆباریش لەگەڵ کۆلۆمبیا بەم جۆرە بوو لە مۆندیالی ساڵی 1994 بەرەو کۆتایەکانی مۆندیال دەڕۆین. ئەمە لە مۆندیال ئەگەر ئینشاڵڵا خوا تەمەن بدا باقی ئەمە 2 یاریمان لە قۆناغی 16 ماوە ئەو کاتە چارێکی کۆتایی هەمووی 4 یاریە کە ئەم 2 یاری 4 یاری ئەمە 6 یاری 2 یاری 4 گۆشەی زێڕینمانەیە ئەمە 8 یاری و دواتر دەبێتە چی دەبێت یاریکی کۆتایی و یاری سێمی چوارەمی یعنی ئێمە 10 یاریمان لە یارەکانی مۆندیالی 2026 مەکسیک و ئەمریکا و کەنەدا ماوە. لێستەوە کۆمپانیای ئەدیداس تۆپەکەی خۆی بۆ یاری کۆتایی مۆندیال ئاشکرا کردووە کە تۆپێکی جیاوازە با پێکەوە باسی کرد. ناوی تۆپی یاری کۆتایی مۆندیال چییە؟ کۆمپانیای ئەدیداس تۆپی یاری کۆتایی مۆندیالی ڕاگەیان
ناوی تۆپەکەمان تریۆندا فیناڵی لێنراوە. یاریەکانی نیوەی کۆتایی و کۆتایی واتە کە چوینە قۆناغی چوارگۆشەی زێڕین سەرجەم یاریەکان بەم تۆپەوە ئەنجام دەدرێت. چ کۆمەڵە گۆڕانکاری لەم تۆپانە کراوە. تامان کۆمپانیای ئەدیداس ڕۆژی دووشەمە تۆپی فەرمی چوار یاری کۆتایی ئاشکرا کرد کە یاریەکانی چوارگۆشەی زێڕینی پێبەڕێوە دەچن و کۆمەڵە گۆڕانکاری تەکنیکی و شێوەی گونجان بۆ قۆناغی گلاکەرەکانی پاڵاوانتەکە. تۆپە نوێەکە بە ڕەنگێکی زێڕین داپۆشاوە کە ئێمە بۆ جامی مۆندیال لەگەڵ بنکەیەکی سپی و ڕەش ئەمە ژوەک هەوڵێک بۆ نیشاندانی بایەخی یاریەکانی کۆتایی و گەورەترین خول لە مێژوودا. تۆپی تریۆندا فیناڵ بە تەکنەلۆژیایەکی سەردەمیانە تیار کراوە کە ڕێگە دەدات زانیاری ورد و خێرا بۆ ناوبژیوان بنێردرێت و هەروای یارمەتی دەرە بۆ خێراکردنی بڕیارەکان و پێدانی زانیاری ورد. ناوی شارەکانی دالاس، ئەتڵەنتا، مەیامی، نیویۆرک بە شێوکی سەرەکی لەسەر تۆپەکە دەردەکەون کە لەسەری نووسراوە و ناوی شارەکانی دیکە بە شێوەی سێگۆشەی لەسەر نووسراوە. دیزایانی تۆپەکە ڕێز لە هەر 16 شارە میواندارەکەی مۆندیال 2026 گیراوە کە ناوی و شارانی لەسرە. جیانی ئینفانتینۆی سەرۆکی فیفا لە کاتی ناسانی تۆپەکە وتی بەکارهێنانی تۆپی تریۆندا فیناڵ بۆ چوار یاری کۆتایی مۆندیال گوزارش لە ڕۆحی یەکگرتووی ئەو خولیا دەکات کە سێ وڵاتی میواندار واتە کەنەدا و مەکسیک و ئەمریکا کۆ دەکاتەوە و وتی شێم تۆپە لە ژێر پێی باشترین یاریزانانی گیان دەبێت لە گرنگترین یارەکانی پاڵانتەکەدا ناوی ئەو 16 شارەش هەمیشەی دەکات کە لە ڕێخستنی 23مین خولی مۆندیالدا بەشدار بوون. کەواتە پاش ئەم ڕاگەیەندراوانەی فیفا پاش ناسانی ئەم تۆپە ئیتر مەیە خۆ بکەی بە فەیلسوف بڵێ وڵات تۆپەکە بەرقژیکە و یا بەرقژی نەکەو یا تۆپەکە بەر ئەوکە و یا بەرەو نەکەو. بە کوردی و بە پوختی پێت دەڵێت تێت دەگەێنێت ئەڵێ ئەم تۆپە عازێکی تایە پێت دەڵێت لەم سیەخیر بارودۆخی یەخیر کام قاچە کردوێتی بەر کام ڕەنگی درێسە کەوتۆ چونکە عازەکانی هیرێتە هەمووی خەزنەکانی مۆریەکە سێتی سوور سێتی شین یاریەکە پێی ئەڵێ ئەم تۆپە ئەخیری عازی بەفلانە ئەوە چۆتە دەرەوانێ واتە هەمووی عازەکانی پێگا و پێتەڵێ لەم سیەخیر ئەو هینەی کە ئەداتێ ئەو هەن لە کاتی یاریەکانە پەرەگرافێکەیاتێ یا بۆ نمونە وێنەیە کە دەیاتی ئەڵی تەختیتی دڵە بەرز بۆ تۆ هاتۆ تەوانێ ئەوە تەختیتی تۆپەکەیە بە تۆ ئەڵێ ئەوێ تۆ تێبگەی تێتەگەێنێڵێ ئەوەنە دەقەیە تۆپ لە قاچی ئەم سوورانەیە ئەو تەختیتەی کە ئەداتێ و ئەو تەختی ئەوەی کە عکسەکە شیاتێڵێ ئەوەنە دەقەی لە ئەم سپیانەیە بەشکە تۆ هۆشداریوە بێتتر دوای خۆ نەگەی بە ئەملاق و بێ بڵێ وڵا بەری کەوت و بەری نەکەو ئەمە وابوو ئەمە وانە بوو ئەمەی عازە ئەمە شەرمی لە کەس نیە ئەمە تەکنەلۆژیایە لەبەرەوە ئەم بابەتانە لایەن چونکە تا ئێستاش ئێمە هەمانە هەر لەسەرم شتانە دوێ و هەر بەدڵی خۆی ئەڵێ و بەبێەوەی ئاگای لە هیچ بێ بەبێەوەی زانیاری لەسەرێ بێ بۆ ئێمە تۆپەکەی مۆندیالە ناسێنرا بۆ یاری کۆتایی مۆندیال و دەڵێن عاز و بڕیارەکانی زۆر زۆر خێراترێت جیاواز لە ڕابردوو و خێراتر ڕێنگەکان داوەر دیارەکە بۆ حاڵەتی کۆرناڵ و بۆ حاڵەتی ماڵی گۆڵەکان ئەمەش ناساننێک بۆ تۆپە ناوازەکەی کە یارەکانی قۆناغی چوارگۆشەی زێڕینی مۆندیال و واری کۆتایی مۆندیالی پێوە ئەنجام درێت لە بەشی کۆتایی وەگەمیشە دەچمە سەر مێرکاتۆ و مێرکاتۆی تیپەکان پێمتن مۆندیال دەیاریمەوە ئەم شەیش دوو یاریەکەی تر هەژ یاری دیکەمێنێ تر مۆندیال بە کۆتا دێت ئێمە ئەچینەوە سەر ڕکابەری یانەکان و وە گرنگترین شتیش بۆ ئێمە ئێستا مێرکاتۆیە لەوەی کە تیپەکانمان ئەو یانانەی کە هاندەرینە و یانانەی کە خۆشمانەوێ چی یاریزانێک دەگوازنەوە بۆ ڕێزەکان بۆی لەوە زیینوێ ڕکابەرەکانە بە چ جۆرە بەشداریکەنی تر بەسەراتی مۆندیالی هەتا 4 ساڵی تر دەبێت چاوەڕێکین و پاڵەوانەکە تا 4 ساڵی دیکە پاڵەوانە دەچینە سەر مۆندیال و بارودۆخەکان پاش کستەکەی پرتوگالی شەوی ڕابردوو بەرامبەر بە ئیسپانیا مارتینێزی ڕایەنەرە عیملاقەکەی پرتوگال دەستی لە کار کێشایەوانێ و وازی لە ڕانەراتی پرتوگال لێنا لە ئێستادا خۆرخی خیسۆس ڕانەری پێشوویانەی نەسر پیاوە پیرەکەی پرتوگال پیاوە نازدارەکەی پرتوگال کە کۆمەڵی دەستکەوتی تایبەتمەندی لە خولی بەرازیلی لە خولی پرتوگالی لە خولی سعودی خۆرخی خیسۆس بۆ ڕانەراتیکردنی هەڵبژاردەی پرتوگال پاڵێوراوە بۆ شوێنگرتنەوەی مارتینێز جارێکی دیکانی مانچستەر سیتی ڕەتی کردەوە سەبارەت بە ڕۆبن دیاس وەڵامی ڕیال مەدرید باتەوە ڕەت سەرجەمەوە گرێبەسانە ڕەت دەکاتەوە کە پێشکەشی دەکرێت سەبارەت بە ڕۆبن دیاسی بەرگریکاری پرتوگالی تیپەکەی لیڤەرپوڵ دەیەوێت ئێلیۆت تێکەڵ با گفتوگۆی گواستنەوەی وارتۆم بکات میلان بۆ گواستنەوەی ڤاندایک یان لەم هاوینە یاخود لاوینی داهاتوو پلانیە تەبان میلان بە سەرپەرشتیاری ڕۆسنیرۆ میلان ئەوە ڕۆسنیرۆ
لە بەشی خوارەوە میلان بە سەرپەرشتی ئەمۆریم دەیەوێت تیپەکەی پڕ بکات لە بەشێک لە یاریزانی بە ئەزمون و لە بەشێک یاریزانانی پڕ ئەستێرە لە بەروی بتوانێت تیپەکەی بە شێوەیەکی باش و باشتر ڕێبخاتەوە بۆ وەرزی نوێ کە لە یەکەمینەوە گرێبەستانەشی کە ئەنجامی داوە گواستنەوەی گۆنکاڵۆ ڕامۆسی هاونیشتیمانێتی لایەنی پاریس سەن ژەرمانەوە کە نزیک بە 80 ملیۆن لەسەر میلان دەکەوێت و سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن بۆ مێرکاتۆی ئەمساڵ ئامۆریم 250 ملیۆن پاوەندی لەبەردەمدا دانراوە کۆمپانیا ڕێدبەر دەستی و دڵی سەخی بووە و دەستکراوە ئەمجارە و هاتوون لەگەڵم ڕانەرەیە بڕیاریاندا و مێرکاتۆیکی گەورەی بۆ بکەن و سەرنەکەوتنی میلان بۆ چامپیۆنز لیگ بەجددی ئەگەر وا بێت دەگەر میلانم 250 ملیۆنە سەرفکا بەڕاستی خێری پێوەیە بۆ میلان چونکە میلان هیچ کاتێک بەم پارە گەورەی و بەشداری مێرکاتۆی نەکردو 250 ملیۆن پاوەند نزیک سەر و 300 ملیۆن دەکات کە ئەمە دەتوانێت میلان 5 یاریزانی باشی پێ بگوازێتەوە ڕیزەکانی و بتوانێت تیپەکەی پێ بەێسکا و ما باقیتری پارێزگاری لە یاریزانەکانی دیکەی خۆی بکات کۆتا بابەتیش لە مێرکاتۆ لیام ڕۆسینۆر ڕانەرەکەی پێشووی چەلسی و ڕانەرەکەی پێشووی ستراسبۆرگ ڕانەرایەتیانی پاریس FC لە خولی فەڕەنسی وەرگرتوانێ ئەویش دوای ماوەیەک دابڕان لە کاری ڕانەراتی پاژەی لە پۆستی ڕانەراتیانی چەلسی دوورخراوە لیام ڕۆسینۆر جارێکتر گەڕایە بۆ کاری ڕانەراتی و ڕانەرایەتیانی پاریس FC دەکات ئەم شەو جارێکتر پێتان دەڵێم ئەم شەو دویاری لە مۆندیالدا بەڕێوە دەچون کە تۆ کۆتا دویاری قۆناغی 16 کاژمێر حوت هەڵبژاردەی ئەرژەنتین بەڕابەرایەتی لیۆنال مێسی ڕوبەڕووی هەڵبژاردەی میسری محەممەد سەلاح دەبێتەوە کە یارەکەش کاژمێر 11کە بە کاتی ئەمریکا و کاژمێر حوتی خۆمان دەکات و لە کاژمێر 11 شەویش تامان کاژمێر دەی شەو گفتوگۆی دەرەوە یاریگاتان پێشکەش دەکرێت سەبارەت بە کۆتایەتنی یارینەوان ئەرجەنتین و میسر وارووا سەبارەت بە یارینەوان کۆلۆمبیا سویسرا کە یاریش کاژمێر 11 بەڕێوە دەچێت پاش ئەنجامدانی ئەم یاریە سبەی پشوو دەبێت لە مۆندیالدا یەکەم ڕۆژی پشوو دەست پێ دەکات لە 28مین ڕۆژە پشوو دەبێت و ڕۆژی دواتر بە شێوەیەکی فەرمی یارەکانی چارێکی کۆتایی دەست پێ دەکەن و هێدی مۆندیالیش بەرەو کۆتایی و بەرەو قۆناغەکانی کۆتایی هەنگاو هەڵدەگرێت تای بابەتەکانی ئەمڕۆشم لە مۆندیال شۆ پێشکەشکردن تا بێگەشتنەوەکانی تر بەخواتان ئەسپێرم خواتان